لە ڕاستیە من بڕی 290 دەبە نوتمان بۆ هاتووە بە هەوڵ و ماندووبوونی بەڕێز کاک عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و خێرخوازان خی گەورە خێران بنووسێت لەم سەرما و لەم کاتەدا بیریان لەوە کردوەوە کە فەقیر و هەژاران زۆر نەدارن و زۆر نەبوون بۆی هیچ نەبێت بۆ چەند ڕۆژێک ماڵەکانیان بە گەرمی بمێنێتەوە هەوڵ و ماندووبوونێکیاندا و چەند هەزار لیترێک نوتیان دابین کرد بۆ سەرجەم شارەکانی کوردستان هەرچوار پارێزگاکە و پارێزگای هەڵەبجێ ئێمەشیان لەبیر نەکرد ئێمە مەمنونیانین خی گەورە پاداشیان بداتەوە و لێرەشەوە داواکارم لە هەموو خێرخوازان کە ئەو خێرەی دەیکەن بیدەنە دەستی ئەمینی وەکو ئەو بەڕێزانە بۆی بتوانن زیاتر پرۆژەکە فراوانکەن و ئینشاءڵڵا ئەمە پرۆژەی یەکەمێتی بۆ ئەمساڵ بۆ زستان پرۆژەی کەژیە بە دوایە ئینشاءڵڵا و لەبەر ئەوە داواکارم لەسەر جەم خێرخوازان و خواپیاداوان دەستی یارمەتیان درێژکەن بۆی زیاتر پرۆژەکە دەوڵەمەند بێت و بتوانین وەجبەی دووەم و سێمیشی بەدوا بێت ئینشاءڵڵا بەڵێ ئەوانیش ئەگرێتەوە و لە زمنی ئەمەش سیروانیش ئەوش بڕێکی باشی بۆ دیاری کراوە هەروە خوورماڵیش بۆی دیاری کراوە و سەرجەم شار و شارچەکانێکرێتەوە ئینشاءڵڵا بەپێی توانە ئەتر ئێمە چاوەڕێی وەکو وتم چاوەڕێی دەستی خێرخوازان و خواپیاداوانین ئەگەر بێت و هاوکاری بکەن پرۆژەکە فراوانترە بێ ئینشاءڵڵا ماڵی زیاتری پێگەرمە بێتەوە.